سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵتان ئامم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە مایکی پەیام دەمەوێت ئەم جارە لەسەر سیستەمی باش قسە لەگەڵ هاوڵاتیان بکەم و دوکاندارەکان بجوێنم بزانم ئەم چەند ساڵەی دوایی کە سیستەمی باش زیادی کردەوە ئێستای زۆر بە خێراتر زیادەکە تا چەند ئەو باژەی کە لیان وەرەگیرێ بۆ خزمەتی بازاڕ و دوکان و ڕێگاوبانەکان بەکارێنرێتەوە ئایا ئەو باژێکە لە هاوڵاتی وەرەگیرێ بەڕاستی خزمەتی هاوڵاتی پێکرێت بەڕاستی خزمەتی کاسبکارەکەی پێکرێت ئایا ئەگەر نەخێر تا چەند بارگرانی و قورسێتی لەسەر ئەو دوکاندارانە و لەسەر هاوڵاتیان دروستەکە من ئەوانە دوێنم و قسان لەگەڵاکەم ئێوەش بینەری بەرنامەکە بن فەرموو ئەو باجەی کە وەرەگیرێ بۆ خزمەتی خەڵک نییە تەنها بۆ دەسەڵاتدارەکان و ئەو کەسانن کە پلیان بەرزە و دەسەڵاتیان هەیە بەسەر خەڵکا ئەمە بەکارێنرێتەوە بۆی خزمەتی خەڵک ئەرە وەڵا بەکارێنەوە بۆ عایلەکانی خۆیان پێیانێنن بۆ خالیج و خۆیان پێ ڕابێن و تارەی خصوصی خۆیانەکردن و چارەی جامڕەشی پێکردن و حکوومەتی وە فاشل لە دنیا نیە مەسەلە لەسەر لە بەغا ڕێناکەون لەسەر پەرلەمان لێرە ئێمەمانە ئیشمان نابێ هیچ کەس هێشتێکی نبینیوە تاوەکو بڵێ پارەکەش بە ماسایە بەلامەوە تۆ پارەی بە شتێکە بە شتێکە وەرگری بەس ئێمە هیچ وەرنەگرتووە هەر پارەکەمانە وەکو قوتابیەکی زانکۆ پەیمانگا پێ دوایە سیستەمی باش لە هەرێمی کوردستان ئایا بۆ خزمەتی خەڵک بەکارێنێتەوە یاخود نەخێر وەڵی لە هەرێمی کوردستانە نەوەڵا هیچ بە هیچ شێوەیەک ئەو باجەی کە وەرەگیرێ بۆ خزمەتی خەڵک نییە تەنها بۆ دەسەڵاتدارەکان و ئەو کەسانن کە پلیان بەرزە و دەسەڵاتیان هەیە بەسەر خەڵکا ئەو باجەشی کە لێ سەرێ ژیانی خەڵکی زۆر زیاتر قۆرس کردووە بۆ ئەم قەناعەتت بۆ دروست بۆ کە خزمەتی هاوڵاتی ناکرێت خۆ باز لە وڵاتانی دیکە هەمووی بۆ خزمەتی خەڵک بەکارێنرێتەوە بەڵێ وەڵی لێرانە شتەکە خۆی هەموو شتێکە دیارە دەسەڵاتدارەکان هەمویان قۆڕە کردو بۆ خۆیان و ئەو باجێک کە لە خەڵکی سنن بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێنەوە واتە بۆ بەرژەوەندی تاکان نییە بەڵام باز خۆی لە ئەسڵ بۆ ئەوەیە ژیانی خەڵک ئاسانتر بکات ئایا لێرە ژیانی خەڵکی ئاسانتر کردو یاخر بۆتە بارگرانی بۆ خەڵک نەوەڵا ئەگەر تۆ بڵێ ئاسانگردەوە هیچ ڕاز نییە چونکم هەمووی ئەبینیسەوە بنمونە یەکێ لەوانە قەیرانی بنزینە ئەزمێکی زۆری دروست کردەوە بە خەڵک و بارگرانێکی زۆر قورسی دروست کردو لەسەر شانی خەڵک یان ئەوە کە ئەیبینین غاز بەشیوە نییە ئیسە نییە باجی خەنە سەر زیاد یەگەنە سەر خەڵکی سە بۆ مەسەی بانزینگەین ساڵانی پێشوو لیتری بە 500 دینا 550 بەڵام ئیسە دووقات بووە و ئەمە وای لە خەڵک و کاسبکار کردووە زۆر بێزای بێ لەم حاڵێکی ئێساتیایەت ژیانی سەختتر کردووە لەسەر خەڵک بەڵە زۆریش چارەسەر چیە بەڕایت وەڵی چارەسەر ئەوەیە ئەم دەسەڵاتە یانەوە تا بەخۆیان نابچنەوە یانەوە ترا دەست لە کار بکێشنەوە چونکم ئەگەر تۆ توانە شتێکی نەبێت گوناحە دەستی لێوە دەیت دەستکاریکەیت و خۆتی تێوەخەی بەردەوامیش دانیش ڕەنگ کارەسادی گەورەتر دروستکە ژان ئەگەر بەردەوامی هەبێ کارەسادی گەورەتر دروستکە ئەگەر سیستەمەکە بم تامن ئەرەوەڵا ئەگەر وا بێ بمێنێتەوە دەستکاری نەکرێت زۆر زیاترە بێت بێکاری زۆر زیاترەکە قەیران ئابوووریەکان زۆر لەوەی کە هەیە زیاترە بێت ئەو سیستەمی باجێکە لە هەرێمی کوردستان وەرەگیری ئایا بۆ خزمەتی خەڵک بەکارهێنرێتەوە بەتاشید نەخێر بۆ قەناعەتت وایە کە بەکار نایەن وەڵی زانی چۆنە لە وڵاتی ئێمە دوو بنەماڵە فەرمانڕەوایەکەن ئەو دوو بنەماڵە شتری جیفانی خۆیانەوە بۆ خۆیان بەکارێنن بۆ خزمەت گوزەی سە بۆ نمونە ئۆتۆمبیلێک کە باجی لێ وەرەگیری ساڵانە بۆ تازەکردنەوەی ئەم پارەیە ناخرێتەوە خزمەت شۆفێرەکە ڕێگەوبانەکە بەدڵنیایەوە نەخێر سێ ڕێگەوبانکە باشە بەڵام خۆ ئەسلی دروستبوونی باش بەوەی سیستەمی ژیانی و خەڵگە ڕێک بخات لێرە نەیتوانیوە ئەو خزمەت باوڵاتی ئەو سیستەمە لە کورسان هەر بوونی نییە بوونیە بۆیە حاڵی کوروای لێ نەیەوە هەتام دوو بنەماڵەش فەرمانڕەواییکەن بەرەو خراپترەوە باشتر نابێت دوای ئەم باجەی کە ئێستا دانراوە ژیانی خەڵکەکەی سەختتر کرێت وەک لە پێشووتر سەختترە ڕۆژ بە ڕۆژی سەختترە بێ جەناب دوکانداری لێرەوە بەڵێ باجی چیتان لێ وەرەگرن باجی با بڵێن ئێستا لێرە کارەبا هەیە ئاو هەیە خۆڵ هەیە ساڵانەشمان هەیە لەوە ئێستا داوای ئەوەکەن کە ئەو ڕکلامانەش لێوە نەبینەوی چ پێوی نیە میلی کراوەوە لە ترسی باجەکە لێتان کرد بەڵێ بەتاشیت ساڵانەیە ساڵی مەتری 250 دلارە ئەم هەموو شتیان خۆ سەر هەموو دوکانە هەموو دوکانەکانوان
ئەوەی کە داینێ دەبێت ساڵانەی بات. هەندێکی ئێستا بۆ نمونە ئێوە توانیتانەوە لێ بکەنەوە هەندێکی بە مەجبورە هەر بیدات یان ئەگەر بۆ نمونەوەکو خۆڵەکە وەکو ڕێگاوبانەکە ئۆتۆمبیلەکەمانە مەجبورتە مەجبوری نەی ناتوانیشکی ئەی چارەسەر چییە چۆن وا لە ئەو سیستەمە بکرێ وکو وڵاتانی دیکە بخرێتە خزمەت خەڵکەوە وڵای ئەو سیستەمە لێرە ناکرێت جاری ئێمە لە ئەبێت لە تاجی کۆمەلگاوە چاشکەین بەڵام ئەو سیستەمە سیستەمی ئەوروپی هاتووە ئەو سیستەمە لە سەری مەتەبیقکەن بۆ ئێمە نابێت بۆ ئێمە لە هیچ شوێک نابێت نە ژیانی خەڵک و نەخۆشە نە مەعاشەیە نە بوجەکە دابی نەکرێت و حکوومەتەکەی ڕێک نابێت. بە قەنەعەتی تۆ لێرە کە ئێستا باز زیادی کردووە لەسەر خەڵک ئەمە بەکارهێنرێتەوە بۆی خزمەتی خەڵک ئەرە وەڵا بەکارێنەوە بۆ عیلەکانی خۆیان پێیانێن بۆ خالیج و خۆیان پێ ڕابێن و تاری خصوصی خۆیانەکردن و سارەی جامڕەشی پێکردن و ئەوەی کە شوێنە زۆر دڵخۆش بێوان سەفرەی پێەکەن ئەو میلەتێکیان وەکو سۆمال وشک کردووەتەوە یعنی ئەو بازی کە لە هاوڵاتی وەرەگیرێت بۆ خزمەتی بنەماڵەی خۆیان تایوان بۆ خۆیان بۆ هەردوو بنەوەڵە بەڵام خۆی لە ئەسڵا ئەو پارەیە بێ بۆ خزمەتی خەڵک بێ بۆ خزمەتی خەڵک بێ بانقێکی خاصی هەبێ کە ئەو بانقەت دانرێ و مەسروف کرێ بۆ شارەوانی بۆ جادا بۆ هەموو وڵاتەکە شتانێکە بۆ خەڵک چی هیچ شتێکی تر نیە ینی پێ وایە ئێستا ئەو بازی خراوەتە سەر خەڵک بارگرانێکی قورسی لەسەر زۆر زۆرەوەتان ئێمە لێرا وێساوین ئەمڕۆ باید 10 دینار شتم نەفرۆشتۆ من باید 3 دەفتەر 4 دەفتەروا لەو دوکانە یەکێک نییە پارەی پێ نییە هەر هەمووی بۆ گیرفانی خۆیانەوەڕان چاویان لەو میلەتە نییە ژیانەکانەوە سەخت کردووە خەڵک ناتوانێت نییە هیچ شتێک نیە لەم کوردستانە کە شایەنیەوە بێ باس کرێ بەرامبەر بەم دوو حیزبە بەڵام خۆێستا لە وڵاتان باش کە لە خەڵگە سەنرێ جارێکی تر دەخرێتەوە خزمەتی خەڵکەکە ئەوە نییە لێرە بۆ خۆیان ئەمانە مافیان هەر ئیماشنەوە بۆ خۆیان ئەو خەڵکەچێ مافیایە جەماعەتە یەکرێ ئەڵێ 50 دەفتەرم بۆ بنێرە 10 دەفتەرم بۆ بنێرە اینجا شتەکە بۆنیش بە هەمان شێوە بە جۆرێکتر ئەو شێوەیە لا ئێمە ژیانی خەڵک ئاوا ئەڕوات ئەبێ بڕوە چونکە کە حکومەت زاڵم بوو ئەبێ میلەتەکەی سەرگەردان بێ ئێمە خەڵکی ئێمە سەرگەردان بوو وەڵا ئەو پەڕی سەرگەردانە ینی باجی زیادەکە محکەمەکان هەمووی لە پێناوی فەقیری و هەژاریە ڕۆژە 100 جار 100 هەفتە تەڵاقە لێ ژیانی هاوسەرگیریان کۆدایان ناکرێ پارە نییە بژێنێ داوای ژلی لێکە داوای نانی لێکە داوای خانووی لێکە کابرا ڕەنگە هەر فریای باجەکان بکەوێ بە حکومەتی فریای باجیش ناکەوێ من کرێکارێ بۆیانم 15 ڕۆژە دینارێکی پێیان نەکردووە لە پێناوی هیچ شتێک بازی هەرێمی کوردستان کە لە خەڵک لە دوکاندار لە هاوڵاتی وەرەگیرێت ئایا بەکارێنێت بۆ خزمەتی خەڵک بە پێچوانەوە نەوەڵاتی هیچ لە هیچ هەنوو زمانەکان زمانەمان نەبینیوە لە دێر زمانی شەوە باج هەت تەنها بۆ سرفکردن و بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئەماوە نییە قەنەعەتت لە چیوە سەرچاوەگرێ بۆ ئەم قەنەعەتت وایە کە ناخرێتە خزمەتی خەڵک خزمەتی خەڵکەوە سەیری جادە و بان و ڕێگە و ئەو هەموو کارەساتی کە بەم ڕێگە و بان و هەموو ناهەمواریەوە کارەبایەوە ئاوە ئەو مەشروعێکی ئاوەشکی بە 15 کارە ئاو نابێت محاویلێگە سووتی بە 20 ڕۆژ کارەبا نایەتەوە ئەم شتانە ئەبێت لە شوێنێکا دانرێ لەبەرەوە جارێکی بۆ خەڵک بەکاربێنێتەوە بەداخەوە ئەوە ڕێگەوبانەکانە ئەوە کارەساتەکانە ئەو پردەکانە بازەکەی ژوەرەگرن بەڵام خزمەتەکەی خزمەتێک نییە هەرتا لە خودی هاوڵات خۆی قەڵات زێوڕانی هەموو ساڵێک نەتبینیوە هەر لەوانەیە لە تەلەڤیزیۆنەکانی جەنابتانەوە پیشان بۆدرێت کە پردەکان ئاوای بە خەڵک خۆی هاوکاریەکە خەڵک خۆی پردروستەکە خەڵکی بە خێرخوازی خەریکەیشی خۆی ڕاب بە خێرخوازی خەسخانەکان حکومەتداری بە خێرخوازیە کرێت نەخێر نەوەڵا حکومەتی وە فاشل لە دنیا نیە بەڵام ئێستا بەم شێوازە ژیانکردن ئەو هەموو باجە بخرێتە سەر خەڵک ژیانی خەڵک ئاین تەواو قرس ناکا بۆ نمونە بازار بەرە و فاشل بوون بارگرانیە ئێستا من ڕۆمنەوە دوکانم هەیە لەرە کابرایەت تەکسی پێەیە خۆ باجی لێسەن لێ خۆ ڕێگەوبانی لێسەن لێ خۆ ساڵانی لێسەن لێ ئەوە تا کابرایە دامێک لە منە کرێ لە بەخوا پێم نییە لە 15 پاکردەوە زۆر جار بە قستەی بە زۆر جارێ لە کاکەمێنەکەیش لێگە ڕێسانگرە ئەو چونکە لە 55,000 کردیان منەوەزداڵی لە دەسەڵاتی ئەمانی دەسەڵاتی کایە بەنزینی تەکسەکەش بە هەمان شێوە کردیان لە 500 دینار ینی بەڕاستی هەموو کێشەکان ڕوبەڕووی کۆمەڵانی خەڵکیکی هەژار و دەمەبێتەوە تەنها 4-5 کەس مستەفیدن لەم کەم بە 50 دەزە بژمێرن دوکاندار باجی چەند شتان لێ وەرەگرن باجی
باجی دوکانمان لێسێنێ کاسبکارە نەمان لێسێنێ کاسبکارە خۆڵمان لێسێنێت تێگەی ئەوەی تر کارە بە ئەو با بوەستێت هەنی هەرمانە کە هیچین مدەیەک پێش ئێستاژاتون بۆ بەڵێ ئەو تامی دێمان کردێتەوە سەیریکە کەس پێوەی نییە سەیریکە بڕۆ بانەکەتان پیشانی بە کە هیچ شتێکی پێوە نماوە دوکاندارەکانی جەبینم زۆربیان ئەوەتەها لەم سەرتا ئەوسەریش پێوەی نماوە لە ترسی باجەکان ینی مەترێکی من ڕبە 65,000 دینار بۆ 70 دینار 70,000 دینار ئەوش بازەکە وڵی خۆ هەر ڕۆژە و باجێ زیاکەن ئێتر ڕۆژە بە ناوی بڵێن خۆڵ و ڕۆژە بە ناوی ئەلانەوانێ ئێتر بەردەوامە زیاکە ئەوەش بۆی پارەی ڕکلامی دوکانەکەتان لێوەرگرن وڵی پێشرە هاتن بەزە تۆ ماوەیە کە دیار نین لەوەی کە ئێستا ئاو کارەباکەش ڕێژەی پارەکەی زۆر زیادی کرد وڵا بەتەکیید ئەو پێشرخۆ کارەبا و هێن هەرە بوو ئەجا گرانتریش بووە ئێستا خۆ هەمووی ئاگادارە کە بڵێن ناوبازار زۆر زیاترە لە ماڵەوانە ئەتە دوکاناری شەبان ئەو زەختێکی زیاتر کەوتە سەر باشە لە هەموو وڵاتێک سیستەمی باج هەیە بەڵام باش بۆیە جارێک تر بەکارێنێتەوە بۆ خەڵک بۆ خزمەت گوزارەکانی خەڵک پێت وایە ئەم باجێکە لە ئێستا لە ئێوە و لە خەڵک وەرەگیرێت خزمەت دەکرێتەوە بە هاوڵاتی بەکارێنرێتەوە وڵی کێشەکەەوەیە من ئێستا بە پارەی کارەبام لە حەزەکەم بیەم ئەگەر بۆ بڵێن حکوومەتێ بەس کێشەکەەوەیە بڵێن نازانرێ ئەم پارەیە بۆ حکوومەتە یان بۆ چی شوێنێ سەرفەکرێت ببوون نمونە وەکو وڵی باسی کارەباکەی پارەی کارەبای شەتی کەچی لەو کارەباکەش وەکو پێویست نیە خۆی تەمان پارەدانەکە پاراییت بەڵام پارەکەشی هەم دیار نییە هەم دەردی تۆ باسێکی کە کارەباکەش مەزوتی نادرێت تایبەتی لە مستانە بەستی کارەبا زۆر خراپ وەڵاو بەتەکیدەوە گەر لە بڵێن گەرمای هاوین یان چلی زستان ئەوەتە کارەبا تەواو بڵێن کەمە بێتەوانێ باش ئەم هەموو باجەی سەخراوەتە سەر دوکاندار و هاوڵاتی ئەمە ژیانی خەڵکی سەخت نەکردووە یعنی خراپتر نەبووە لە جارە طبعا بەتەکید ئەم زەختامی لەسەر خەڵک دروستە بێت چکە ئێستا بۆ من شێک کارەباگران بۆ لەسەر من طبعا ئەتم خۆم نیژە بێت دوکانارم ئەبێت بڵێن توانم شێ لە ئیشەکەی خۆمای ئیسوا دەکەم قازانجی سوا دەکەم طبعا ئەتر تۆ بێ حسابی کارەباکەی حسابی طبعا ئەگەر ئاو هەبێ ئاوکەی حسابی ئەو باجەکانە بێ حساب بکەیتەوە بەتەکید اینجا جگە لەوەی کە تۆ زۆربەی خەڵک کە لە بازاڕە کەسابەت دەکات بڵێن کرێچین جگە لەوەی کە بوونە تۆ پارێکی زۆرێن بە کرێ دوکان کرێ مڵکانە کرێ دوکان خۆ ئەمانە طبعا ئەمانەشی بێ دەسەر ئەنی زۆرەکات کاتە خەڵک وڵاتی یاسایی ناتوانێت شتە بە ئاسانی دەست بکەوێ بیکڕێن ئەوەتە تەمان تۆ حسابیەوە کە بۆ منە ڕۆنێ جاران بە 1500 نربەوە ڕۆنە زەیتەکان ئێستا بە 2500 تقریبان دوو بەرامبەر بەرز بووەتەوە ئێ بەتەکید ئێستا بۆ منە تۆ لە باسی خواردنکەین سێرەکەی خواردنەوە بە تەکید تاوا بەرزوەتەوانە ئەجا شتی تری شەر بەماشەوە باشتان لێ وەرەگرن ئێستا وەکو دوکاندار لە کۆی ئەو شتانە ئێمە قوتعانەمان لێ چوار مانگیامان بەزتر کە زانیمان بۆ حکومەت نییە بۆ کۆمپانیای تر ناین بەزیای نووسن ئێستا دوێنێ هاتبوون 335 بۆ من نووسیوە ئەو قوتعەکە هی قوتعانە و هی خۆڵ ئێجامە خۆڵی چی بێن ئمە شارەوانی هێشتێ و ئەگەر بۆ حکومەت بێ احتیاجی پێمان خۆشە بۆ حکومەت بەسەوەی کۆمپانیای مەسئولین و سیستەمی باج لە هەموو وڵاتێک هەیە بەڵام لەوێ ئەو بازی کە لە خەڵک وەرەگیرێتەوە جارێکتر بەکارێنێت بۆ خزمەتکردنی خەڵک ئەم باجانی لێ وەرەگیریە پێت وایە خزمەتی خەڵکەکەی پێکرێتەوە بەخوا کەمتر خزمەتێکی وان نییە بڵم نییە هەر هەیە بەس لە وڵاتان هەموو شێ خزمەت گوزاری هەیە ئیش و کار هەیە شت هەیە تا ئێستەمە ئەمە هەموو کوڕە ئەمە گەنجوم ڕاوەستاین ئیش و کارەکە نییە لەوێ ئیش و کار هێشت زۆر ئەگەر بازیشیان لێوە احتیاجیە بەس ئێمە باز بە بەلاش بێن خۆڵانە ئێمە خۆمان ئێین ئەمەی کە ئاگەڕێی حکومەکە هاوکاریشانەکەین بەس ئەمەی کە بۆ کۆمپانیا مەسئولین وشتە ئێمە ناین یامان ماوەیە گیامان بەس زانیمان بۆ حکومەت نییە پێمان ناخۆش بوو ئەگە بۆ حکومەت بێ احتیاجیە ڕادێکی زۆر ئەوەی خۆڵەکە ڕۆژانە دەی خۆڵەکە دەبات ئەوە دیارە کە و پارەیەدەی فعلەن ئەوە کات ئێستا دێمەلات بەڵام پێت وایە ئەم هەموو باجە ئەم هەموو چەند شتێک کە زیادی کردووە ژیانی خەڵک سەختتر ناکات دوکاندارە هاوڵاتیە بۆ منە کڕیارەکانی تۆە هەمومانە ژیانیان بۆ سەختتر نابێت لە پایە باجە تاقەن زیابێت چونکم بۆچی تۆگەر قەیسێکی قوتعانەش با بێت بەس بە 335,000 ئەمە چی بە قوتعەیەک بەڵێ خۆڵەکەش لێگەڵا بەس خۆڵەکە
هەموو مانگی 15,000 بەس 15 لە ماوەیەکی کەمە بوو بە 335,000 335,000 ئاخر لە چی وانە ئەبی ئیشەکە مەزبوط بێ ڕێک پێک بێ یا هەنی ئیشی هەیە هەنی ئیشی هەر نییە هەیە کەمترە ئەوە لە سەریەکەوێت خزمە گوزارێکە شەی حکومەت بڵم هەر نییە هەیە بەس کەم ئەوە نییە بەس ئیشەکە ئەگەر هەبێ تۆ قوتعانەش لێوەردێ و خۆڵانەش لێوەردێ و خزمەت گوزاری حکومەت بیکە زۆر تەبیعیە گە خەڵکیش بێ تەبیعیە بەس کە داهاتەکە نەبێ لە چی هیوایە کرێچیە هانی پارەی کرێکەی بۆ دەرنایێت لە چی بێ داماوە 300,000 لە چی بە ڕۆژ بە ڕۆژ خەڵک گرفانی بەتاڵترە بێ و باجی زیاترە بێت بێومێت بووم لە کورد وەڵی بێومێدم لە کورد هیچمان بە هیچ نابێت ینی هاوڵاتی لێرە و هەڵەسێ ئەیا لە دەریای ئیجە لە بیلاڕوسی ئاراخۆی خاتە خەتەری و ئەزانێ لەوێ ئەگەر باجی شەبێ خزمە گوزاری هەیە تۆ هاوڵاتێکی وڵاتی ترێکی لێ خزمە دەکا ئەبێ وڵاتانی خۆی چۆن من باجی ئەوەم لێ ئەسەنن باجی کاسبانم لێ ئەسەنن زەریبەی ساڵانم لێ ئەسەنن پارەی خۆڵم لێ ئەسەنن ئەوە کارەبام لێ ئەسەنن مۆلیدەم لێ ئەسەنن خۆگەربانی ڕۆژی پەنجاب دەستکەوێ ئەو پەنجایە بە شێوە ناکە ئەی ماڵ و ناڵ و چی بەخێوەکەی ئەو باجر لە وڵاتە پێشکەوتەکان خزمەتی خەڵکی پێکرێتەوە برا ئەو کۆمپانیانی کە خۆڵ و خەشاکی شەر کۆکەنەوە بەعقد نیکە لەگەڵ حکومەتە ساڵانە ئەوان پارەی خۆیان پێشەکی وەرناگرن ئەم پارەی ترە چیە دواییەت من تێناگەم ئەم سیستەمی باجە لە هەموو وڵاتێکەیە بەڵام لێرە بۆ ناچێتەوە خزمەتی خەڵک بۆ نمونە کە لە خەڵکەکەی وەرەگرن بەکاری نایەن تا خەڵکەکە دڵی خۆش بۆ جاری دۆم و سێم و چوارم و ساڵی داهاتووتر باجەکە بدەن ئەوەشت زۆر هەڵەگرێت نازانیان بڵێکی دوو ئیدارەیی کۆمەڵەیە کێشەی گەورەی لە پشتەوە لێرە باز ناگرێ بڵێم سیستەمەکەی ژۆک خۆی جێبەجێ ناگرێت لە هەندێک شوێن نەکرێت لە هەندێک شوێن ناکرێت باسی ئەم لە حەزۆیانەکەی لە هەموو وڵاتان کارەبای 24 ساعتی تیا زەوئیە ڕکلامی دوکانەکان بۆ ڕازانەوە و جوانی شارە شارستانێت نیشان ئێستاوای لە خەڵک کردووە نیشانی شارستانت بم بازاڕۆنەوە هەمووی بۆ یاخی کردەوە پەردەی پیاوە خەڵک داعمی دوکاندارەکە بۆی ئەو شتە جوانە بکات ئەوە ڕکلامێکە بۆ بازارە کابرای غەریب دێتە ئێرە ئێستا چیتە سین ئەبینی هەر بە لەو حەگا توانی بچیتە سەر مۆقیعەکەی کە خۆ پێویست وڵاتە زیاد باڵێ ئەی چۆن سەرنجڕاکێشە هەم جوانە لێرە جوانەکەش و لێسەنەوە ئەبێ و کاربایەکی بۆ دابین کرێ 24 ساعتی ئیشکا زەوئی بێ ئەو کاتە باجەکەی بێ ئەو کاتە بە مەتر پێ فرۆشێتەوە هەموو باجە ژیانی خەڵک و دوکاندار و بۆ نمونە کاسبکار سەختتر و قورستر بە حەقەت قورسێکە بەرەوەڵا زیاد لە پێویستە ئەوە یعنی داهاتێکی وای نییە و خەڵکە بەو شێوەیە کە باجەکە دەت باجەکەی ژەدا لە ئێستا کەسی وەکو پێویستیش بۆ نمونە پارەی کارەبادا کارەباکە چی نی لیدە و ڕیسی بە هەردیان کاتەکەت پڕ ناکات و هێشت ئەو مۆلیدەی کە هەیە گەر پیشەوەرێک لەم گوزەرا بێت مەقتەعی کارەباکەی پێ هەڵاسێ بە چەندەم پێڕێک بە حەقەت ئەبێ بۆستێ تا کارەبای ڕیسیت بەستان لەگەڵ ئەم سیستەمی باجە چۆنە و هەموو باجە و هەموو شتانە ڕۆژانە زیادەکرێت ئێمە پێمان ناخۆشە زاری بۆ پێمان ناخۆشە لەبەرەوەی لەم وڵاتە هەموو ڕۆژە قەیران و بێئیشیە مەسەلەن لەسەر لە بەغا ڕێناکەون لەسەر پەرلەمان لێرە ئێمەمانە ئیشمان نابێ بەس ئەگەر هەموو ڕۆژە ئیش هەبێ ئێمەش قەیچەکە با ماڵانە پارەی خۆڵ بین پارەی قەتعانە بین بەس لە وڵاتی ئێمە خۆ دەزانی وەزعی سیاسیە لە وڵاتانی تریش ئیشێ دوومان نییە لە وڵاتانی تریش سیستەمی باج هەیە بەس بۆ لە بەریتانیایە ئەو مانی کە ڤایرۆز بوو دووقات پارەیان نانێ خزمەتیان کردن بەڵێ خزمەتیان کرد حەقیەوەی کە ئەومانە ئیشیان نەبوو دوو قات پارەیان نانێ بەس لێرە هەزارەها مان خەڵک بێ ئیشە کەس پارەیە لێرە ئەو دوومانگەی کە کۆرۆنا لێرە دوکانیان بە خەڵک داخستی چیان پێ نەدانێەوە کۆرە زەرێر بوو هەمووشی کرێ خانوو کرێ دوکانی لیانەسن یعنی هەر بە زۆر بعضێک کەس هەبوو بسا هەمەڵک خۆی پیاو بوو هاوکاری خەڵکیە کرد بەس بعضێکیش هاوکاری کەسی ناکرد بەم سیستەمە باجە کە ڕۆژانە هەر ڕۆژێک شتێکی تازە زیادەکە بۆ دوکاندار بۆ کاس حکومەت بێ باشە بەس بۆ ئەم کۆمپانیانە و بۆ ئەم وردە مەسئولەیە بۆ شخصە بۆ خەڵک شخصە بۆ حکومەت نییە حکومەت ئەگەر هاوکاری خەڵک بکە هاوکاری دوکانارەکان بکەن قەیچێکە بە تۆش شتێ باجبەی ساڵانە مەرجێک بچێتەوە خزمەتی خەڵکی عێراقا معدل دایم تۆ وەسعی سیاسی نالەبارە وایە کاتێ مشکلەیە دروست بێ ڕاستەخۆ کاریگەری یەکسە کاریگەری لەسەر کاسب هەیە دوومانمانە ئیشی نابێ هەفتەیە ئیشی هەبێ دوومان ئیشی نابێ ئەگەر هەموو ڕۆژە ئیش هەبێ تۆ قەیچێکە با من هەموو ڕۆژە ئیشمە بێ با منی ئیسفادەیەکم بۆ حکومەت دەبێ ئەیوانە بەس لە وڵاتی عێراقا هەموو ڕۆژێ وەسعی سیاسی نالەبارە یعنی ئێستا لەوەتی من مناڵم لە بازاڕە ئیشەکەم یعنی ئەم وەسعی عێراقا هەروە بووە مانێ ئیش هەبووە سیان نەبووە
وەڵاهی وەکو خۆمایەسە ئێمە پارەکەمانەوە هیچ ماوەەر نەگرتوەوە لە بریتا وەکو شتێکمان نەبینیوە هیچ شتێکی نییە بەرامبەری هەر پارەکە وەرەگیرێتەوە هیچی هیچ کەسێ شتێکی نەبینیوە تاوەکو بڵێ پارەکەش بە ماسایە بەلامەوە تۆ پارەی بە شتێکە بێ شتەکە وەرگری بەس ئێمە هیچ ماوەەر نەگرتووە هەر پارەکەمانەوە کات کە خەڵکی تر وردە وردە دوکاندارەکەش بکشێتەوە لەوەی جارێکی تر باجەکە بداتەوە بۆ خەڵک بەڵێ بەڵ ئێستا زۆربەیشی پارە نایەت چونکە ئەنی نەتیجەکەی نەبین هیچ سوودێکی نییە پارە بیتونەی هەرو یەکشت باشە بەم شێوازە وەرگرتنی باش لە خەڵک ئایا وەزی بازار تێک نادا بۆ نمونە کێشە بۆ هاوڵاتی بۆ دوکاندار دروست زۆر کێشە دروست کردو وای لێ هاتووی ئەمجا تۆ ئێستا قوت ئاگەر پێوی بەیان پێوی نەبێ هیچ ئیسفادەیەکی نییە تۆم پارەی لە خەڵک وەرەگری هیچ ئیسفادەیەکی نیە چی ئیسفادێکیە هاتون بۆ پارەی قوتاکەشتان لێوە پارەی قوت پارەی خۆڵە چەندێکە بۆ خۆتا داوایەکە وەڵاهی خودی خۆم نەماوە نازانم نایدانێەوە ینی وەڵی ترە بێ ساڵانە لەگەڵ زەریبا لێ وەرەگرێت ئەیسە پێێن بەس ئەی چوانە ئێستا ژنەی هەر لە ساڵانە لە زەریبا لێ وەرەگیرێت وڵاجا برای بەڕێزم ئەوەی کە باش بێ بۆ میلەتێکەن هیچ کەسێ ئیسفادەی میلەتی تیا بێ نایکەن لە زەرەر زیاتر نەبێ خۆ باش لە هەموو وڵاتە پێشکەوتەکان هەیە بۆچی لێرە بەم شێوازە لە وڵاتە پێشکەوتەکان هەیە بەڵام ژیانی شەیە لەوێ بەڵام لێرە ژیان نییە و ڕۆژ بە ڕۆژ باز لەسەر خەڵک زیاوەکەن باجەکەش کە لە هاوڵاتیە گوەرەگیرێت دوای خزمەتی پێەکە بەتەکی بەس لێرە تەنها پارە ڕقکردنەوە هیچی تر لە هاوڵاتیان بەس پارە وەرەگرن هیچ جۆرە خزمەت هیچ جۆرە خزمەتێک پێ ناکەن تەنها بۆ گیرفانی مەسئول و بەرپرسەکان لە چیوە دروست بووە چی وای کردوم قەناتت بە دروست بە کە پارەی باش ناخرێتەوە خزمەتی خەڵک وەڵا جایتر ئەوە تا کار و کاسپی ڕۆژانە ئەوە سەلمێنە کە هیچ شتێک بۆ هاوڵاتیان ناکرێت تەنها بۆ گرفانی بەرپرس و مەسئولەکان نەبێ هیچ شتێکن بەتەکیت ئارەوەڵا یانی سەختتر لە جاران کاس پێگرێت بەتەکیت ئارەوەڵا ئەم شێوازە بەم شێوازە بەردەوام بێ ئەم سیستەمی باجە تا چەند گرفت بۆ کاسبیکردنی ناوبازار بۆ هاوڵاتی و بۆ دوکانداری دروستە بێ لەبەرەوەی ڕۆژ بە ڕۆژ خەڵک گرفانی بەتاڵترە بێ و باجی زیاترە بێت لەبەرەوە پەلیش گرانترە بەتەکیت جاران تۆپێ قماشە کڕی بۆ نمونە بە 50,000 ئیسا ئەیکڕی بە 150,000 بە 200,000 چەند قاتیش بەرز بوو وەڵا ئارەوەڵا ئەمە شتێک نییە بڵێن هەر ینی لەو شوێنەوەی کە بۆمان هێت گۆمرگی زیاترێ کرێتە سەر و باجی زیاترمان لەسرە جاری وایە بڵێم بە 5 قات لە جاران زیاتر شتمان گران بووە ئەم هەموو باجەی کە ئێستا زیاد بووە بۆ خەڵک تا چەند ئەم باجەکە لە خەڵک و لە کاسبکار وەرەگیرێت بەکارێنرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتی وڵی قەدر لە خەڵکەکەن ینی بەڕاستیەوە هیچ شتێ بۆ خەڵک ناکەن بەزەو ناکەن بۆ خۆیان و تاوی ترێمە زەرەر ئێمە و تاو باز لە وڵاتانی پێشکەوتوش هەیە بەس لێ بەکارێن بۆ خزمەتی خەڵکە بەکارێ بەزارە بۆ خۆیانە لێرە بەکاری نایەن بۆ یەک دەوری نییە هەر بۆ خۆیانە کەس نەزانە چی لێ ئەم باجانە تا چەند ژیانی کاسبکار و هاوڵاتی قورسەکە وەڵی ڕۆژ بە ڕۆژ ژیانمان قورسە بێ ئەنی بڕوا بکەسە وای لات و مناڵەکان من مارک بەسەر خۆمانەوە کوڕمانێت مەکتب تەواوەکە ئەبێ لەگە خۆدا بیژێڕی مێدە لای خۆت هیچ شوێنەتر نەماوە کەرتی تایبەتش کاڵێن لەوێ با لە شوێنی کەیش بکە لەوێش هیچ دەست ناکەوێت وەرە نییە ئیشەکە بشێنەمانی 200,000 بیا بەچی گریا دوچۆ ڕۆژانەی نا بەسی هیچ شیشێکی ناکە بەسی خۆشی ناکە کرێکی بێوار خۆڕەگرێ بەسەریا بۆ خۆ ئێستا کە باشی لە خەڵک وەرەگرین سە بوون منە پارەی کارەبا لە خەڵک وەرەگرین کەچی کارەباکە جۆکو پێویست نیە کارەباکە وەڵی بۆ بە تەرەولای نازانمەڕۆ نازانێت کوژێتەوە داگیرسێت دوێتەوە ئەی چۆن پارەکەشی وەرەگرم لەو لاوە کارەباکە جۆکو پێویست وەڵی کەس نیە مەحاسەبەیان بکە بە ئارەزوی خۆیانەیە نوێی بن بەم شێوازە ژیانکردن ڕات وەڵی تە بڕوانە ڕایی دەسەڵاتێنێت چیەکەی بە هیچی حەلی نییە ئیلا حەلەکەیەوە یامان بڕۆن کۆمەڵەتر بێت لەمان باشترە بن هەل لە کورد دروستە بێ بەخوا بڕۆ ناکە باشتر بێت نییە بەنی کورد خەڵکی بێمێت بووم لە کورد وەڵی بێومێدم لە کورد هیچمان بە هیچ نابێت بێگانەیەک بێ باشترە لەوەی کە خۆمان بێگانەش دەوری نییە بەخوا سەدام زونوکەرت دەرەقەت میلەتە نامی لە دەکەشیان خراپکە حەل چییە؟ وەڵا حەلەوەیە بۆ خۆمان دانیشتینە دا ممرین نەجاتمانە بێت
ئەو باجانەی ئێستا لەسەر هاوڵاتی زیاد بوو ئایا پێت وایە بۆ خزمەتی هاوڵاتی بەکارێنرێتەوە بڕوا ناکەم بۆ خزمەتی هاوڵاتی بەکار بێت لە چیوە ئەم قەنەعاتت بۆ ڕێگاوانەکانە ئیبینینەوە وەسعی کارەبایە وەسعی سوتەمەنیە ئەوە ئاوە تا حەدیاوەکە باشترە بەڵام سوتەمەنی چ غاز چنەوە چ بەنزین ڕێگاوانەوە هەروێرانە ڕۆکێتە شوێنێ سیارە هەمووی پەرێشانە هەمووی ئەو باجە ئێستا لە سایق وەرەگیرێت ساڵانە و بۆ نمونە ئەو هەموو غەرامەی کە لە کامێرەی چاودێر وەرەگیرێت بەکار نایەنرێت بۆ ڕێگەبانەکان بێگومان بەکار نایە بە تەکیت بەکارباتایەوە زەمانوانە بوو باشە لە وڵاتانی تریشی هەر ئەم باجە هەیە بۆ حکومەتیش نییە تا حدێ بۆ حیزبی نێوانە بۆ تاکە کەس بێت ینی بۆ حکومەت و ئەو حیزبیش نییە بۆ شخص ینی خزمەتکردنی هاوڵاتی وایەنە یخۆێمە هاوڵاتیەوە تا بینین هەمووی گلەیەەکە یەک و دوان نییە شار و دوو شار نییە قەزا و ناحێ لادەکانیش گلەکە نەک شارەکان ڕێژەی دەنگدانیشمان ڕێژێکی زۆر کەم بوو خەڵکەوەنە تۆڕە بوو ئەوە بەڵگەیە بۆ قسانە بڵێ بەس خۆ لە وڵاتانی تریش ئەم سیستەمی باجە هەیە بەس لێرە خەڵک بوو ئەوەندە بێزارە برا بەڕێزەکەم لە وڵاتان سیستەمی باچەیە بەڵام خزمەت گوزاری زۆری شێ یعنی تۆ تەمینی حیاتەیە تەمینی ژیان هەیە تەمینی صحی هەیە هەموو تەمیناتێک هەیە تو ڕێگاومانی مەزبوطیانەوە بێگومان مەزبوطە یعنی شتێک نییە کە تۆ لە خارج بڵێ وەڵال ئەو شتە هینە تەواو نییە و ئێمە ناتوانین باز لە هیچ شتێک تامین نیت باجی لێ سێنێت چەند قال لە شوێنی درۆ خزمەت دەکاتەوە ینی هاوڵاتی لێرە و هەڵەسێ ئەیا لە دەریای ئیجە لە بیلاڕوسی ئاڕاخۆی خاتە خەتەری و ئەزانێ لەوێ ئەگەر باجی شەبێ خزمەت گوزاری هەیە تۆ هاوڵاتێکی وڵاتی ترێکی لێ خزمەت دەکا ئەبێ وڵاتانی خۆی چۆن بێت چەند جۆر باجی ئێستا لە خەڵک وەرەگی وڵا نازانم لە ژمارێت تۆ باز دوکاناری زەریبە و لێ سێنێ قوتعانە و لێ سێنێ خۆڵانە و لێ سێنێ چی لێ ناسێنێ نازانم پارەی کارەبا و ئاویش زیادی کردووە بەراوە هیچ کە زیاکات ساڵان زیاکە و زیاتریشەکە ئێستا پارەی کارەباش کە وەرەگرن کارەباکەش زۆرە خەریکن بۆری غاز بەڕێەکەن بۆ تورکیا بۆ شەریکەکانی تورکیا ئیتفاقی 25 ساڵی لەگەڵ ئێرانە غازی نەماوە خۆمان غازمان نییە خۆمان غازمانیەوە بۆری گوێم لێ بوو نازانم 36 اینجا 50 ئەوە اینجا ئەڕوا بۆ تورکیا غازی نێرە بۆی بۆ شەریکەکانی تورکیا ئۆردەگان لێوە هانای بۆ ئەمانێنەوە ئەمان ئامادەن لەگەڵ هەموو وڵاتێکە پێک بێن بەس خزمەتی وڵاتیان پێ ناکرێت لەگەڵ خەڵکا پێک خزمەتی وڵاتیان پێ ناکرێت گومانی نیە ئایا ئەم باجێک کە لە هاوڵاتی و دوکاندار و کاسبکار وەرەگیرێت بە قەنەعەتی تۆ بەکارێنرێتەوە بۆ خزمەتی خەڵک و دوکاندار سەرانەیەوە سەرانەیە بۆچی سەرانەیە تۆ باچکە ئەیت ئەبێ مستەفیدبی لە دەوڵەت بەیانی پێویستە بە مەبلەغێک بێ لە دەوڵەت بتانی ئەو مەبلەغی لێ وەرگری بە قەرز هادی بزان حکومەت چی دەیاتێ ینی بەیانی تۆ بشۆ من ساوی غرفەی تجارەم هەیە تاجرم بە حساب دەفەرمەوە چم تجارەتێکە کەم پێویستم بە دەفتەرێکە حکومەت دەماتێ بەبێ فایدە یان هەر ناماتێ بێ بچمە بانقی هەلی لە سا دەبم لە سا 15 بەم ئەمە چ هینەکەم باجی چی باش ئەبێ بچێ شوێنی خۆی بگرێ خوا ئەم باجە چی لێت ئەم باجە کە لەسەر هاوڵاتی زیاد بووە لەسەر کاسبکار زیاد بوو تا چەند بارگرانی بۆ ژیانی ڕۆژانەی دروست هەر بازاری وەستانەوە مەرد نەگە بارگرانی دوکانداری وەستانەوە بەڵێ ئیشوکاری وەستان و بەعام بۆچی من باجی ئەوەم لێ سەنن باجی کاسبانم لێ سەنن زەریبەی ساڵانم لێ ئەسەنن پارەی خۆڵم لێ ئەسەنن ئەوە کارەبام لێ ئەسەنن مۆلیدەم لێ ئەسەنن خۆگەربانی ڕۆژی پەنجاب دەستکەوێ ئەو پەنجایە بە شێوە ناکە ئەی ماڵ و ناڵ و چی بەخێوەکەی خەڵکیش ڕەنگە ئێستا وەکو پێویست موسەکەی باش نەبێت داوای قیسیشەکە بەتەشید ئیسا من خۆم خانە نیشینم 45 ملیۆن ملای حکومەتە کەفیلی زەلامێکم پارەکەی نەبردەوە ئەو پاشەکەوتە ناخەتە بەری ئەو هینانە ئەو بە هیچ نایخە سیخەی بەبۆش نییە بیدات من پێ دەڵێ مەڵێ بەس بێنە ئەو نایە من 45 دانە ملیۆنم لایەتی هینی حکومەت هینی پاشەکەوتەکەم کە کردوێتی سەورەکەی ڕۆژێ بداتەوە هەر بەتەمای نیم هیچ وعدیان داوە بیدەنەوە کێ وعدیاوە ئەو بڵێن ئەو کەسانی کە پاشەکەوتەکەیان بڕیار لێدا تۆ کەفالەتیان نەکەی ئەیدە کەفالەتیان نەکەی هیچ نەبابە نانەوە ئەوە ئەو پیاوە لە ئێمە بە تەمەنترە و خەڵکی شارەکە و ساحب مەطعەمە بزانێت چۆن باریشانی قورس بوو ئەوە مقابلەی شێوە بکە بزانێت چی پێڵێ ماما سەلام عەلەیکوم سەلام سەرچە با قوربانێ بم بزانم ئەم باجە ئێستا لە خەڵک وەرەگیرێت ئەی دوکاندار و کاسبکار و هاوڵاتی و کارەبا و ئاو و خۆڵانە و ئەمە قوتعە و ئەو هەموو باجە تا چەند خزمەتی هاوڵاتی پێکرێت یەک دەنە خزمەتی هاوڵاتی پێ نەکراوە نەکراوە چوزانم بۆ هەمویان بۆ گیرفانی خۆیان وتەوە بڕۆتەوە خۆم باجە لە وڵاتە پێشکەوتەکانیش هەیە هەیە ئەوەختە ئەو باجە لە وڵاتە پێشکەوتەکان خزمەتی خەڵکی پێکرێتەوە برا ئایچوو لێرە هیچ بۆ ناوەڵا دینارێکی بۆ یەک کە سرم ناکرێتەوە کامەیە عادێ کووە نایبینی هەمومان خۆ کێرایمان نێبرە ئەم هەموو باجەت
تا چەند زەحمەت و بارگرانی بۆ خەڵک و بۆ کاسبکار زۆریش دروستی کردووە هی چۆن دروستی نەکرد کاکە من داهاتم نییە فەرموات ئەمەی زۆر زاران بەخوا داهاتم نیێمە ڕۆژوای مایش ئەوانە مایشتەکانم دەست ناکەوتم ئەی چۆن باجەکەش لە بێ لە گیرفانی خۆم بیم خۆڵانەکەشە بە لە گیرفانی خۆم کرێکەشە بێ لە گیرفانی خۆم بیم ئەیکەوە گیرفانیشم تیان نەماتەوە باجەکە وەرەگری هیچ پێ هیچم پێ ناوەڵە نرخی کەلوپەلیش گرانە بێ هەموو کرێکارێکیش سەری مانگ 6,000 لێ سەنێ بۆ زەمان بۆ یەک کرێکار 6,000 بۆ یەک کرێکار بێجگە لە خەت بێجگە لە خۆڵانە بێجگە لە زەریبە بێجگە لە نازانم چی حساب بکەم وەخوایچم بەسا زیادەکە و هیچ نییە لە بەرام هیچ نییە یەک دەنک ناوەڵ هاو پیاوە چۆن پێندوتی وەکو هاوڵاتی و کاسبکارێک بۆچی خەڵک لێرە حاضر نییە پارەی باج بداتە حکوومەت وڵی بڵم چێکە پارەی زەمان نییە دەگەی لەم وڵاتەیە دەگەی زمانی نییە باجی زمانی نییە دەگەی ئیسا من برادێکم نییە نانەوا بوو دەگەی چەند ساڵ نانابوو سوتە لە نانوخانەکەی 300 زاریان بۆ سرف کرد هەتا لە قابی کرەکەران تا خسقای جامعەکە ڕۆی 10,000 گەشتە دەسی ئەیکوا 290,000ەکەی ینی 300 زاریان بۆ سرف کرد بەڵام 10,000 گەشتە دەستی خۆی 290 نەما قەپەلوشیان کرد باشە بەڵام لە وڵاتی پێشکەوتەکانی سیستەمی باج هەیە بەڵام ئاخر وڵاتی خارجی و ئێرە مەکە بە یەک دەگەی لە باجە ئەوێ باجەدەن ینی خەڵکی خۆمان نەمیشە ئاواتەخوازە بە وڵاتێکی پێشکەوتو بەڵام لەویش باج هەیە بەس لێرە ئایا ئەو باجی لە هاوڵاتی وەرەگیرێ لە کاسبکار وەرەگیری ئایا خزمەتی هاوڵاتەکەی پێکرێتەوە خزمەتی هاوڵاتی پێ ناکەمی بۆ گرفانی خۆیانە هەر هەمووی بەس بە زیادە لە ئێستا بە زیادە لە ئێسانی چارەسەر چیە بۆ نمونە بێت چۆن ئەم باجە ڕێک بخرێتەوە وڵی بە ئێمە حەل ناکرێت ئەو باجانە لە مافیاکان سەبکە لەگە مافیاکانە ئەمانەی کە باج وەرگن پێ دوایە وەکو مافیا ڕفتارەکە وەکو مافیاکان وەکو مافیاکان ڕفتارەکەن دەگەین ئەمیانی دڵی میلەتیانی خواردووە بۆ قازان مافیا هەمیشە قازانجی خۆی دەبێت زەرری من زەمانم نییە بۆ نمونە شتێکم لێ دەبا زەمان پارەم بۆ سەرفکە نایکە دایرەی زەمان نایکە هیچ زەمان نییە چارەسەری مۆزە چۆن نەکرێ ئەمە بێسەر و بەرەیە هیچ نییە نییە هیچ نییە لە وڵاتانی پێشکەوتوو کاتێک سیستەمی باش دانراوە بۆ ئەوەیە کە ئەو باجی لە هاوڵاتی و کاسبکار و کەسێکی ئەو وڵاتە وەرەگیریە جارێکی تر لە خزمەت گوزارێکی دیکە پێشکەشی ئەو هاوڵاتێ بکرێتەوە بەڵام وەکو کاسبکارەکانی ناوبازار باسیەکەن سەر ڕایەوەی بە بەردەوامی جۆری باجەکان زیادەکە خزمەت گوزاریەکانی جە وەکو پێویست نین یاخود نایبینین کە ئەو خزمەت گوزاری ئێمە پێویستمانە بۆمان بکرێت بۆ نمونە شۆفێرەکان دەڵێن ئێمە کاتێ ساڵانە باچی ئۆتۆمبیل دەدەین ڕێگەوبانەکانمان خراپن یاخود کاسبکارەکان دەڵێن پارەی کارەبا دەدەین زۆربەیشیان پارەی کارەبای بازرگانیە یان توجاریە با بڵین کارەباکە وەکو پێویست نییە بۆیە زۆربەیشیان ئێستا بەشێک لەو باجانەی زیاد بووە پارەی ڕیکلامی سەر دوکانەکانە ئێستا بەشێک لەو دوکانانەی کە لە چواردەوری منە ڕیکلامەکانی لێ کردوێتەوە کامەش دیاردەیەکی ناشارستانی دەدا بە بازارەکە چونکە زۆربەی دوکانەکان ئەو لەوحانیان بەسپێتی هێشتۆتەوە بۆیە داواکەن کاتێک باج لە هاوڵاتی یاخود کاسبکار وەرەگیرێت خزمەتی هاوڵاتێکی پێ بکرێت تاوەکو هاوڵاتیش یاخود کاسبکارەکە ئامادە بێت بۆ جاری دووهەم و سێهەم و دواتر ئامادە بێت ئەو باجە بداتەوە بە حکوومەت بەنامەیەم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامێکی تر تەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ